میرانی عزیزی برنامه تیروش ام کاتهم کاتتان باش بۆ ئەمڕۆ میوانداری بەڕێز کاگەژیر ئیسماعیل ئەندامی بۆردی باڵای ڕێکخراوی سروشتی کوردستانمان کردووە کە بەڕێزیان قسە ئەکەین لەبارەی پاراستنی ژینگەی کوردستان و ژینگەی هەموو جیهان بە تایبەتی. کاکەژیر بەخێربەی. زۆر سپاس. ئەگەر حەسکی خۆ بناسێنی سەرەتا. من ناوم هەجیرە، ئەندامی بۆردی باڵام لە ڕێکخراوی سروشتی کوردستان، هەروەها ڕاهێنەرێکی ژینگەیم بە کالۆرێسیشم هەیە لە زانستی کیمیا. بەڵێ. کاکەژیر پێمان خۆشە بزانین ژینگە چییە و چەمکەکانی ژینگە چین؟ ژینگە گەرێمە دابەشی بکەینە بێ بە دوو بەش، بەشێکی زیندووە بەشێکیشی نازیندووە. بەشە زیندۆکەشە بێ بە سێ بەش، مرۆڤ و ئاژەڵ و ڕۆکەکان. بەشە نازیندۆکەش خاک و ئاو و هەوا. هەر کاریگەریەک لەسەر خاک و ئاو و هەواکە دروست ببێت تەئسیرەکەی گەڕێتەوە بۆ ئەو سێ بەشەی کە زیندوو، واتە مرۆڤ و ئاژەڵ و ڕۆکەکان. بە هەمان شێوە ئەگەر بەلایەنێکی ترش بڵێن ئەگەر بۆ ئاژەڵێک ڕۆکێک بخوات یان کە ڕۆکەکە بەسراوە بە خاکەوە، یان بۆ نمونە ڕۆکێک بە هەمان شێوە کە بەسراوە بە خاکەوە مرۆڤ بیخوات، لە هەردوو ڕێکەوە دووبار هەرە گەڕێتەوە بۆ مرۆڤ، کەواتە زەرمەندی سەرەکی مرۆڤە زیندەوەرەکانە بەتایبەت. بەڵێ. پێمان خۆشە بزانین پیسبوونی ژینگە چییە و ئەو هۆکارانە چین و هۆکارە گرنگەکانی پیسبوونی ژینگە چییە؟ بەڵێ، پیسبوونی ژینگە یەکێک لە هۆکارەکانی زۆربوونی کارگەکانە کە کارگەکان زۆربوون بڕێکی زۆر دوانە ئۆکسیدی کاربۆن بەرهەمەهێنن کە بەرهەمیانێنا ڕێژەی ئۆکسجین کەمەکەن، بۆیە مرۆڤەکان ناتەندروستەکەن. ئەمڕۆ بۆ نمونە ئێستا چواری دووە یادەکە یادی ساڵانەی نەخۆشی شێرپەنجەیە کە نەخۆشی شێرپەنجەیەکی لە هۆکارە سەرەکیەکانی پیسبوونی ژینگەیە. بۆیە ئێمە کە باسی پیسبوونی ژینگەکەن شتێکی زۆر گرنگە، بابەتێکی گرنگە نابێ پشتگوێ بخرێت، چونکە کاریگەری هەیە لەسەر مرۆڤەکان لەسەر تەندروستیان. ئێستا ئێمە کە ژینگەمان پاک ڕاگرت ڕێگریەکەین لەوەی بۆ نە ڕێژەی شێرپەنجە زیاد بکات، ڕێگریەکەین لەوەی خەڵک نەخۆش بکەوێت. یعنی بۆیە زۆر پێویستە کە ئێمە ئەم هەنگاوە بنین. پیسبوونی ژینگە زۆر هۆکاری هەیە، یەکێک لەوانە لە مرۆڤ خۆیەوە دەست پێکە کە ژینگەکە ناپارێزێت، یعنی قەدری ژینگە نازانێت ژیانی ئەو تەندروستی ئەو هەموو شتەکانی ئەو بەسراوە بە ئەو ژینگەی دەوروبەری. بەڵێ، بەعنی کەواتە پیسبوونی ژینگە تەنها بۆ مرۆڤەکان ئەگەڕێتەوە و لەگەڵ زۆربوونی کارگەکان تەنها دوو هۆکارەیە؟ خۆی مرۆڤ هۆکاری سەرەکیە بۆ پیسبوونی ژینگە، چونکە ئاژەڵەکان ژیانی چۆن بڵێن ئاسایی خۆیان بەڕێوە ئەبن وەک هەموو شێوەیەک، بەڵام مرۆڤەکان بۆ نمونە کارگەکانیان دروست کرد، چۆن ڕێکەوبانیان دروست کرد، بیناکانیان زۆر کرد، ڕێژەی سەوزاییان کەم کرد، ئەمانە هەمووی کاریگەری هەیە، چون دارەکانیان بڕێەوە کە سەرچاوی سەرەکی ئۆکسجێنن، چون ئاژەڵەکانیان کوشت کە یارمەتی هاوسەنگی ناو ژینگە ئەدەن، بۆیە بەهۆی ئەمەوە هەمووی کاریگەری هەیە. بەڵێ، لە ئێستادا باسێکی زۆر هەیە لەسەر گەرمبوونی زەوی. باسێکی ئەو گەرمبوونی زەویەمان بۆ بکەی، چ ڕێکارێک گیراوەتە بۆ کەمکردنەوەی گەرمی زەوی لەلایەن وڵاتانەوە؟ ئێمە گەرمبوونی زەوی دەستەواژەیەکمان هەیە پێڵێن گرین هاوس ئیفکت. ئەو گازانن کە لە بەرگە هەوای زەویە ئەمێننەوە و وزەی خۆر وەرەگرن گەرم ئەبن، بەهۆی گەرمبوونیان گەرمبوونی جیهانی ڕوئەدات. ئەم گازانە بۆ نمونە دوانە ئۆکسیدی کاربۆن، یەکەم ئۆکسیدی کاربۆن، هەروەها گازەکانی تر. ئەم گازانە کاریگەریان لەسەر گەرمبوونی جیهانی هەیە. ئەم گەرمبوونی جیهانیش بۆچی خەتەرە؟ یعنی یەکێک لە هۆکارەکان توانەوەی بەستەڵەکەکانە، بەستەڵەکی باکوور و باشوور کە ئەتوێنەوە ئاژەڵەکان ئەمرن. ئەمە یەکێکە لە هۆکارەکان. یەکێکی تر خۆمان ئێستا لەشمان بەرگەی پلەی گەرمای زۆر بەرز ناگرێت. ئەگەر دیقەت بدەین مقارنەی بکەین لەگەڵ ساڵین پێشوو پلەی گەرما زۆر بەرز بووە. ئێستا لە هەنێ شوێن ئەگاتە 54 و 55 پلە. جاران ناگەشتە 50. هۆکارەکەی ئەوەیە بەرەو زیاتری شەڕوات. ئەی ئەو ڕێکارانە چین کە وڵاتان گرتوویانەتە بەر بۆ کەمکردنەوەی ئەو گەرمیە؟ ئەنی هۆکارێک هەیە کە یارمەتی دەربێ ئەو گەرمیە کەم بکرێتەوە لە زەویە؟ ئێستا وەنە کلۆرۆفلۆرۆکاربۆنمان هەیە کە گازێکە بە هەمان شێوە هەمان کاریگەری هەیە. جاران لە سەلاجەکانە هەبوو، لە سپلیتەکانە هەبوو، بۆیە هەوڵیاندا ڕێژەکەی کەمکەنەوە. ئێستا گازێکی بەدیل دانێن، ئەو یەکێکە لەوانەی کە کاریگەری دروستەکات لەسەری. بەڵێ، چی بکەین بۆ پاکڕاگرتنی ژینگە؟ تەنها حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان بەرپرسن لە پاکڕاگرتنی ژینگە یاخۆت تاک گرنگەکە؟
پاکراگرتنی ژینگە ئەرکی تاک بێت. طبعا ئێمە بازنەیەکمان هەیە بازنەکە بەم شێوەیەڵێ ئەڵێ خۆت بگۆڕە خێزانەکە دەگۆڕ خێزانەکەت گۆڕی گەڕەکەەکە دەگۆڕە دوایینجا کۆمەلگەکە دەگۆڕە شارەکە دەگۆڕێ وڵاتەکە دەگۆڕە جیهانە گۆڕێ لە خۆتەوە دەست ئەوە گرنگترین خاڵە لە دوای ئەویش طبعا حکوومەتی شێت حکوومەتی شەبێ ڕەچاوی ئەو شتە بکە بۆ نمونە کارگەکان دوور بکاتەوە لە ناوشار ئێستا بۆ نە کارگەی چیمەنتۆی سلێمانی بۆچی داخرا یەکێک لەو هۆکارانەوە بوو ناوشار بوو هەموو دووکەڵەکەی هاتە سەر بۆنە خەڵکی سەرچنار تووشی نەخۆشیەکردن بۆ ئەوە یەکێکە لە هۆکارەکان یان بۆ نمونە بەدیلی پلاستیک ئێستا بۆ نمونە هەنگاوێکیان نا پارێزگای سلێمانی کە لە جیاتی نایلۆن کاغەز بەکاربهێنن بۆ سەمونخانەکان خۆی لە کاغەزیش باشتر تورەکی خامە تورێکی خام چەند جارێک بەکارێنێ و نادڕێتیش بە هەمان شێوە تەسیری نەخۆشیشی نییە بەڵام کاغەزەکە یەکێک لە لایەنە خراپەکانی ئەوەیە کە دارێکی زۆری بۆ ئەبڕێتەوە یعنی ئێمە پلاستیکەکەمان لابرد کە سەرچاوی نەخۆشیەکانە کە نایلۆنە بەڵام چارەسەرێکی تروان بۆ دۆزیەوەش خراپە کە کاغەزەکەی درختمان کەم کرد ڕێژەی ئۆکسسیجینمان کەم یەکێکە لە پیسبوونی هۆکارەکانی پیسبوونی ژینگە بەڵێ بۆیە بەدی لە باشەکەەوەیە کە تورەکە بەکاربهێنێ عفو قسەش بکەیت لە چەند سوودێکیشی هەیەم تورەکەی طبعاً یەکێک لەوانەوەتمان چەند جارێک بەکارێن بەبێەوەی بدڕێت هەروەها وەن ئەگەر تورەکەی سپی بێت مناڵەکەت وەنە دەستڕەنگین بێت ئەتوانێت بەهرە و هونەرەکانی خۆی لەسەر ئەو تورەکەیە نیشان بدات ئەرکی خێزان چیە لێرە خۆت ئاماژە پێکرد کە خێزان خۆی ئەبێ خۆی پاکوتەمیز بێ اینجا کۆمەلگا اینجا کەوا کاکە زەوی و کە ئەو دەور و پشتی خۆی پاکوتەمیز بێ ئەرکی خێزان چیە لێرە لە پەروەردەکردنی مناڵە بۆ ئەوی کە مناڵێک کەسێکی پەروەردەکرا و بێنێتە ناو کۆمەلگا بۆ ئەوی ژینگە پارێزراو بێ مناڵ لە ماڵەوە کە لەدایکە بێ لەگەڵ ماڵەوە بناغەیەک وەرەگرێ هەرچی ئەوان بکەن طبعاً مناڵ بە چەند قۆناغێکە ڕوایە یەکەم قۆناغیان لاساییکردنەوەیە بۆی ئێمە کە مناڵێک بچووک بێ هەر شتێ بکەین ئەو لاساییمان نەکاتەوە دوایەوە ئەنجا قۆناغی پرسیارکردنیەت دوایەوە ئەنجا قۆناغی لێکدانەوەیەت لە قۆناغی لاساییکردنەوەکە ئەگەر ئێمە بۆ نمونە کەم تەرخەم بین و شت فڕە بدەین ئەوش لاساییمان نەکاتەوە ئێمە کەم تەرخەم بین و ژینگە پێس بکەین ئەوش لاساییمان نەکاتەوە ئێمە کەم تەرخەم بین ئازاری ئاژەڵەکان بدەین ئەوش بە هەمان شێوەک ئێمە کات بەڵام ئەگەر ئێمە شتە باشەکانمان کرد بۆ نەمامان چاند ئاژەڵەکانمان خۆشویست ژینگەمان پیس نەکرد ئەوش بە هەمان شێو هەمان ئیشی ئێمە کات بۆیە لاساییکردنەوەیە بناغەکە لەوە وەرەگرێت دوای یەتە ناو مەکتەب بۆ نمونە لێوە ئەنجا بناغەیەکی تر وەرەگرێت یعنی هەردووکی کاریگەری هەیە هەم کۆمەلگا کە خوێندنەکە بۆ نمونە کە دەوامەکەیە هەم خێزانەکەش باسی قوتابخانەت کرد ئەرکی ئێوە لە هۆشارکردنەوەی قوتابیان لە ژینگەی قوتابخانە لە باخچەی ساوایان لە باخچەی مناڵان چییە بۆ هۆشارکردنەوەی مناڵ بە حکومەوەی ئێمە ڕاهێنەری ژینگەین بۆ چەندەها مەکتەب یعنی لە باخچەی ساوایانەوە بیگرە بە سەرەتایی و ناوەندی و ئامادەیش سیمینارمان بۆ کردوون سیمیناری ژینگەی بۆ ئەوی هۆشیاریان بکەینەوە ئەو شتانەی پێویست پێمان وتون طبعا یەکێک لەو شتانی دڵخۆشمانەکە لە کۆتایی سیمینارەکە پرسیاری تەلەبەکانە کە پرسیاریان کردمانایەوەی لە بابەتەکە تێگەشتووە بابەتێک کە شەرحەکەی گەر پرسیاری دروست نەکراین کەس لێ تێنەگەشتووە بۆیە پرسیارەکانشیان زۆر سەرنجڕاکێشە یعنی لە تەمەنی ئەوان و ئەم پرسیارانە بکرێت زۆر گرنگە ئەوە زۆر پێویستە بۆیە ئێمە کە سیمینارەکانیان بۆکەین لە زۆر لایەنەوە بۆیان باسەکەین بە تایبەتی ئەمە چینە لایەنی پەروەردەی ژینگەیەوە یعنی ئێمە پەروەردەیانەکەین ئەو شتێک کە خێزانەکانیان بە تەواوەتی پێیان نەوتون ئێمە هەوڵ دەدەین پێیان بڵێن چونکە ئێمە بە قۆناغێکا ڕۆشتوین ئەوەی گرنگە پێیان نەوتراوە بەداخەوە بۆ ئێمە هەوڵ دەدەین هەر هیچ نەبێ شتێکی سەرەتایی بێت لەسەری بناغە دروستکەن و بەردەوام بن کاکە ژیر هاوکارانم دانا کەمال لێدوانێکی چەند لێدوانێکی بۆ گرتوین ئیبارەزان ملکۆبازیانی سکرتێری پارتی سەوزی کوردستان هەروەها لێدوانی جیهان ساڵح سکرتێری خانمانی پارتی سەوزی کوردستانە با پێکەوە بینەریان بین
هەرێمی کوردستان ئێمە بۆیە ئەم پەلەیە ئەەکەین لەبەر ئەوەی ئێمە وڵاتەکەمان نەکەوێتە ژێر مەترسیەکی گەورەتری ژینگەیەوە چکە لەبەر ئەوەی ژینگە ئەگەر تەواو پیس بوو چارەسەری نییە چارەسەر ناکرێت لەوانەیە بە ملیارها دۆلار نتوانانی چارەسەری پیسبوونی ژینگەکەی ئێمە دەبێت خەڵکیش وشیار بێت لەم مەسەلە ژینگەی خۆی خۆش بێ ژینگەی ماڵەکەی خۆش بێ گەڕەکەکەی خۆش بێ شارەکەی خۆش بێ نیشتیمانەکەی خۆش بێ بەڕاستی ئەبێ ئەو کەسانی کە لە بواری ژینگە ئیشەکەن دەست بەرن بۆ ناو خوێندنگاکان بە تایبەتی کۆڕ و سیمینارات و ئەوانە بۆ خوێندکارانمان بۆ نەوەکانمان ئەنجام بدەن ئێستا پارتی سەوزی کوردستان لەسەر ئاستی هەرێمی کوردستان ئەم پرۆژەی هەیە کە بۆ ناوەندەکانی خوێندن و هەتاکو و کۆلێژەکان کە ئێمە سیمینار و کۆڕ و ئانە ئەنجام دەین خەڵک وشیارکەنەوەکانمان وشارکەینەوە لەوەی کە لە مەترسی ژینگە یان پاراستنی ژینگە چۆن ئێمە ژینگەی خۆمان خۆش بێ ئێمە بە تایبەت قسە لەسەر ڕێکخراوە ژینگەیەکان بکەم ڕێکخراوە ژینگەیەکان ئیشیان کردووە یعنی بەڵام ئیشەکانیان لە ناوچەیەکی دیاریکراوی خۆیان بووە لە مەنتیقەیەکا بووە لە سەگی گیری نەبووە شوێنی دەستیشیان دیارە یعنی ئەگەر ڕێکخراوە ژینگەیەکان نەبێ گوشاری ڕێکخراوە ژینگەیەکان نەبێ مەسەلەن هەندێ قەرارات لەم وڵاتی ئێمە نادرێ یعنی بۆیە ئێمە بەردەوام ئێستا ژینگەمان کردووەتە پرسێکی گرنگ کە لە ناو خەڵکە ئێستا دەنگدانەوەی هەبووە و ئەمە چێ کردوێتی ئەمە ڕێکخراوە ژینگەیەکان کردوێتی کە ئەو ڕێکخراوانە توانیوانە جوودی خۆیان کرد خۆبەخشیشە ئەم کارانەی ژینگە هەموو ڕێکخراوەکانیان پارتی سەوزی کوردستان ئەمە کارێکی خۆبەخشیە و لەسەر ئاسی ژیانی ئەو کەسانی کە دەست بۆ پرسی ژینگا بن کارێکی خۆبەخشی و ئینسانی مرۆڤدۆسیە بۆیە ڕێکخراوێک هەر ئەوەی پێکرێ توانیوێتی لە منتیقەکەی خۆی مەسە وشیاری ژینگەی بڵاو کاتەوە یان ڕێژەی سەوزایی دروست بکە یان گوشار بخاتە سەر دام و دەستگاکانی ناوچەکەی کە بڵێ ژینگەی ئەم شارە ئەبێ پاکڕاگرین ژینگەی ئەم شارە ئەبێ لەوەی کە هەیە زیاتر ئێمە تەندروستی هاوڵاتیان بپارێزین ینی ئەم ئیشانە کراوە هەندێک لە ڕێکخراوەکانی تری ژینگەش ناون هەندێک لە ڕێکخراوەکانی تری ژینگەش ناون مۆڵەتێکیان وەرگرتووە و هیچ چالاکیەکی ژینگەییان نییە ئێمە وەک باسم کرد لە هەوڵین بۆ ئەوەی کە وشیاری ژینگەی لە ناوەندەکانی خوێندنا بڵاو بکەینەوە لە هەمان کاتیشا ئەو نەوەی ئێمە یان قوتابیان و خوێندکارانی ئێمە دەبێت خۆیان لە ئاسی ئەو بەرپرسیایەتیا بن ژینگەی قوتابخانەکەی خۆیان خۆش بێ ژینگەی شارەکەی خۆیان خۆش بێ ژینگەی وڵاتەکەی خۆیان خۆش بێ و ئەوان بتوانن بێنەوە لە ماڵەوە ڕێمنایی بڵاو بکەنەوە بڵێن ژینگەی ئەم ماڵە ئەبێ پاکڕاگەین چونکە ژینگە ئەگەر تۆ لای خۆتەوە دەست پێ نەکەی ناتوانانی هەنگاو بێژی بۆ شوێنێکی تر بۆیە ئەمەش لە ناو ناوەندەکانی خوێندنەوە باسم کرد ئەمە ئیشی هەم حکومەتێکە ببێتە وانەیەک کە وەکو چۆن وانەیەکی کوردی هەیە ئاینی هەیە ئەبێ ژینگەش لە خوێندنی باڵای یان وەزارەتی پەروەردە ببێتە وانەیەک و جێبەجێکرێت لە بنەڕەتیەوە تاکو و کۆلێژەکان ئەم وانەیە بخوێندرێ ئێمە ڕەنبێ ئەو داتایە تەقریبەن وردە یعنی ئێم بڵێن چەندە ژینگەی شاری سلێمانی پیسە چەندە ژینگەی شاری هەولێریان دووەگیان ئەوانە بەڵام ئەگەر ئێمە بە کۆی گشتی قسە لەسەر پرۆسەکە بکەین ژینگەی هەرێمی کوردستان هەنگاوی هاوشتووە هەنگاوی خێرای هاوشتووە بۆ پیسبوون نەوەکوی ئێمە ناوچەیەک دیاریکەین بۆ مەسەرەوە بە ئینا ئێمە ئەگەر سێرکەین کانی قژاڵە کارەساتە لە هەولێر ئەگەر سێری تانجەرۆکەین تانجەرۆ کارەساتە لەسەر هاوڵاتیانی سلێمانی یعنی ئەمانە ئەبێ ئیلاج کرێ چارەسەر کرێ دوو ئێمە لە وڵاتی ئێمە یەکێ لە نەقسەکان ئەوەیە کە ئێمە هەتا ئێستا کارگەیەکی ڕێسایکلینی گەورەمان نییە کە تۆ ئەم خاک و خاشاکەی کە هاوڵاتیانێتی یان ئەم کارگە و کۆمپانیانە جارێکی تر ڕیسایکلگەتەوە پەیامان ئەوەیە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە ژینگەکەی خۆیان خۆش بێ نیشتیمانەکەی خۆیان خۆش بێ چکە سەر ئەنجام ئێمە ئەگە ژینگەمان پیس بوو ژینگە سنووری نییە ئەو کاتە ئێمە لی دەرناچین لەوانەیە ئێستا هاوڵاتیەکی ئێمە هاو نیشتیمانیەکی ئێمە ڕوبەڕووی مەترسیەکی ژینگەیی ئەبێتەوە بۆ نمونە ئێستا ئەم نەخۆشیەکە زۆر باوە لە
سەتاسەری گیان و بە تایبەتیش لە هەرێمی کوردستان کە نێخۆشی دیدەشقایانە ئەمەش هۆکارەکە گەڕێتەوە بۆ مەسەلەی پیسبوونی ژینگە. مناڵ ئەبێت وا پەروەردە بکرێ دۆستی نیشتیمان و نەتەوە بێ. ئەگەر دۆستی نیشتیمان نەتەوە نەبێ ناتوانێت فیداکاری بۆ بکە، ناتوانێت ئیشەکان بە تەندروست بەڕێوە بەرێ. لەبەر ئەوە هەر لە ئەساسەوە دایک ئەتوانێ مناڵی بە دۆستی ژینگە پەروەردە بکات کە کاتێ دەست ئەیاتە شت بڵێت ئەو شتە لەسەر ئەرز دامەنێ لە دەرەوەی ماڵ و لە ناوی ماڵەوە. بەڕاستی ئێمە ئەبێ خۆمان وا ڕابێن، مناڵەکانمان وا ڕابێنین، تەنها ئەوە نەبێ ماڵەکان پاگڕاگرنیا خوێندنگاکە، جادەکانیش شەقامەکانیش هەر ئێمە خاوەنین، مناڵەکانی ئێمە خاوەنی، یعنی شەقامەکان ماڵی ئێمەیە، شوێنی ئێمەیە. بەڕاستی ژینگە پارێزی یەکێکە لە هەرە ڕەوشتە جوانەکان کە لە ڕەوشتی مرۆڤ هەیە. بەڕاستی ئەوە شتێکی زۆر ناڕۆشنبیریە کە ژینگە ناپارێزرێت، چونکە ژینگە ژیان ڕەبتی بە ژینگەوەیە، ژینگە و ژیان هاوبەشن لەگەڵ یەکە. ئەگەر ژینگە خاوێن بوو ژیان تەندروستە، ئەگەر خاوێن نەبوو ژینگە لەبار نەبوو ژیانیش نەئارامە، بە ناتەندروستی دەیانژی کێشەی تەندروستی بەدۆڕی مرۆڤ ئەبێتەوە. پێویستە ئێمە پلاستیکەکان زۆر کەم بکەینەوە، نەک کۆی کەینەوە. کۆکردنەوە چارەسەرێکی تەواو نییە، بەس کەمی کەینەوە، بە وا بکەین کە بە هیچ شێوە پلاستیک نێتە ماڵەکانەوە، نێتە شوێنە گشتیەکانەوە. ئێستا ئەگەر حسابی بکەی هەر یەکێک بۆ نمونە من ئەڵێم سلەیمانی 1.5 ملیۆن دانیشتووی هەیە، باشە ئەگەر ڕۆژی یەک پلاستیک یەک جامی ئاو قاپی بۆتڵی ئاو فڕێبیری ئەکاتە 1.5 ملیۆن لە ڕۆژێکە، ئەمە زۆر زۆرە بەڕاستی. ئەگەر ئێمە وا بکەین پلاستیک نێتە ئەم وڵاتەوە، چکە چارەسەر هەیە، شت هەیە، بە ئێمە فیداکاری بکەین، ئاسانکاری بکەین. چونکە ئێستا مەسەلەن لە قەڵەباڵغیەکانە یا مەسەلەن لە تەعزیەکانە لە شوێنەکانە ئەچن قاپی پلاستیک و چەتاڵ و چەق و ئەمانە ئەکەن، بەڕاستی ئەوە ناتەندروستە. زۆر سپاس بۆ هاوکارم دانا کەمال بۆ وەرگرتنی ئەو لێدوانانە و زۆر سپاس بۆ ئەو دوو بەڕێزش کە قسەیان بۆ کردوین. کاک هەژیر کۆمنتت چی بوو لەسەر ئەو دوو بەڕێزەکە قسەکانی لەسەر قسەکانیان چییە؟ بەڵێ دەستیان خۆش بێت، دوو کەسی قسەکانیان زۆر باش بوو، دوو کەسە بە دڵم بوو. بەس ڕێکخراوەکان بە تایبەت ڕێکخراوی ئێمە ئامانجی ئەم 3 ساڵمان کردووە بەوەی کە لە ڕێی یاسای ژینگەی هەروەها پەروەردەی ژینگەیەوە ئیش بکەین. یاسای ژینگە یعنی بکەین بە یاسایەک ژینگە گرنگی پێ بدرێ، پەروەردەش یعنی بچێتە ناو ناوەندەکانی خوێندنەوە. ئێستا ئەگەر قۆناغەکانی خوێندن سێر بکەین لە هەتا لە ساوایەنەوە بگرە سەرەتایی دوای ناوەندی ئامادی هەتاکو زانکۆش. ئێستا تەلەبەی زانکۆی تیا ژینگە پیسەکە، تایەتی بۆ نە دکتۆرای هەیە ژینگە پیسەکە. یعنی ئەمە چیمان پێڵە پێمان ئەڵێ بە پلەکە نییە، بەوەیە کە مەبدەئی کەسەکە لە بناغەوە چۆن بووە بەو شێوەیە ئەڕوات. بۆیە زۆر گرنگە. ئێستا دکتۆر کەریم قەرەچەتانی لە سیمینارێکی بووین قسەیەکی زۆر جوانی کرد، وتی لە مەکتەبەکان و لە زانکۆکان تعلیم هەیە، واتە خوێندن هەیە بەڵام پەروەردە نییە. ئێمە ئەڵێن تەربیە و تعلیم، بۆیە ئێمە تعلیمەکەمان هەیە بەڵام پەروەردەکەمان نییە. پەروەردەکە ئەبێ بکری بە مەنهەجێک، حتا لە ساوایانەوە کە چەند بچووکن لێو فێریانکەن تا زانکۆ، لە زانکۆش هەر هەبێت، مەرج نییە تەنها ژینگە بێت. توانی کۆمەڵە بابەتێک بێ، بۆ نە ئاشتی، بۆ نمونە ڕێزگرتن، بۆ نمونە تەبایی، بۆ نە ژینگەش بێ بە یەکێک لە بابەتەکان. یعنی ئەمانە زۆر گرنگن. ئەم تربیە ئەبێ گرنگی پێ بدرێت، نەک تەنها تعلیم، چونکە تربیە و تعلیم هاوشانی یەکن، بە یەکەوە گەشە ئەەکەن، بە یەکەوە مرۆڤەکە ئەەکەن بە مرۆڤێکی کامڵ و تاو. کاگە ژیر یاسایەکی تایبەت هەیە لە پاراستنی ژینگەیە بۆ ئەو کەسانی کە ژینگە پێست ئەەکەن سزایەکی تایبەتی بدرێن؟ یاسامان هەیە بۆ ئازاردانی ئاژەڵەکان، بۆ نمونە ئاژەڵەکان بکوژن. بەڵێ خۆ پێشتر ئاماژۆ پێکرد کە ژینگە بێگاتوە لە ئاژەڵ و لە بەڵێ ینی تر بە هەر شێوەیەک لە شێوەکانی ژینگە پیسکردن بێ. یاسا هەیە بەڵام زۆر پابەندی نین پێوەی، یعنی بەداخەوە بۆچی ینی بۆچی ئێگەڕانیتەوە؟ ئەو زۆر هۆکار هەیە. یعنی یەکێک لە هۆکارەکان بۆ نمونە کردنی واستەیە، تەخفیفکردنێتی لەسەر یەکێک یان یەکێکی تر، کە مەسەلەن دەستگیرەکرێ
ئەچێ واستەی ئەمە ئەوەیەنێت بۆنە بەر ئەدرێت یان یەکێک کارێکە کات دوایی لیدا ئەپۆشن ئەمانە مای قوبوڵ نییە یعنی نابێت بەم شێوەیە ئێوە کوڕەخراوەکان چیتان کردو بۆ ئەوە ینی ئەو واستەیە نەمێنێ بۆ ئێمە یاسای ژینگەیەکەمان لەبەر ئەوەی بەڵێ ئەگەر بتوانی باسێکی ئەو یاسای ژینگەیەمان بۆ بکەی بزانین چییە و چۆنە و یاساکە بە شێوەیە کە بۆ نمونە کەسێک دار بۆ بڕێتەوە سزا بدرێت یان بۆ نمونە یەکێک لە هەوڵەکانمانەوەیە کەسێک بۆ مناڵی ئەوێت یان کەسێک لە زانکۆ دەرەچێت ئەمانە باخچەیەکی نیشتمانی گەورە هەبێت لەوێ نەمامێک بچێنن واتە بۆ هەر مناسبەیەک بۆ نەڕۆژی لەدایک بوونێتی بۆ هەر شتێک بێ نەمامێک بچێنێت ئەمە بکرێت بە یاسا زۆر گرنگە هەم ڕێژەی سەوزایی زیادەکەین هەم تەندروسترە بین هەم ئۆکسجین زیادەکەین دوانە ئۆکسیدی کاربۆن کەم ئەەکەین یعنی زۆر سوودی هەیە بۆیە ئێستا لە هەوڵین هەتا نردوشمانە بۆ پەرلەمان و چاوەڕی جوابی بەڵێ باس لەوت کردکەیەکێک ئەگەر بۆ نمونە دارێک ببڕێتەوە ئایا سزاکەی چییە سزاکەی معنەوەی یاخۆت مادیە لە یاساکەتانە کە باس کرابێ سزای ئەو کەسە چییە کە دارێک ئەبڕێتەوە بۆ مادیە بڵێ چۆنە ینی ئەوەیان زۆر تەفاسیلی لەسەر بەڵێ چونکە من زیاتر لە لایەنی پەروەردەیەکەوە ئیشەکەم ئەوانەی یاسایەکە زیاتر دادوەر و پارێزەرەکان کە ئیشتیاکەن لە ڕێکخراوەکەمە بەڵێ هەز ناکەی ئەگەر یاساکە بڵێم سزاکە ئەگەر بۆ نمونە مادی بێ خەڵک بەلایەوە ئاسایی تر ئەبێ بۆ نمونە ئەڵەی بڕێپارێ ئەیەم و جارێکی تر ئەچێتەوە سەر هەمان ئیش و هەمان کار ئەکاتەوە ئەگەر سزاکە بۆ نمونە معنەوی بێ زیاتر خەڵک پێوەی پابند ئەبێت وەکوتم من شارەزاییم لەسەر هی یاسایەکە نییە ئەوانە دادوەر و پارێزەرەکانی ناو ڕێکخراوەکەمان لێ ئەزانن بەس یعنی ئەوەنەی من بزانم هەوڵی بۆ دراوە ئەبێ لە هەردوو ڕوەکەوە بێت پێویستە بەڵێ وەکو بەڕێز کاک ملکۆش ئاماژەی پێکرد پێم خۆشە بزانم ڕێگایەکی نوێ چارەسەری نوێ هەیە بۆ ئەو پاژماوانەی کە لە شارەکانە کۆ ئەکرێتەوە دواتر ئەو پاژماوانە لە ڕێگەی ڕیسایکلینەوە بکرێ بە شتی تری لە دووریست بکرێ سوودی تری لێ وەربگیرێ ئێستا یەکێک لەو شتانی زۆر گرنگی پێدرێ تانجەڕۆیە کە خۆڵ و خاشاکەکان ئەچێت لەوێ فڕادرێ بۆ نمونە یان پاشەڕۆ پزیشکیەکان پاشەڕۆی پزیشکیە بێ بە شێوەیەکی زانستی لەناو ببرێت چونکە ئەگەر تۆ پاشەڕۆ پزیشکیەکەت هێنا لەگەڵ خۆڵی ئاساییتیەکەڵت کرد سووتاندت دووکەڵەکەی دووبارەیەتەوە ناو شار یعنی تۆ هەمان شتت کرد بۆیە ئەوە یەکێکە لە هۆکارەکان بۆ نمونە کە شوێنەکان پیسەکەن بەو شێوەیان خۆڵەکان فڕائدەن چارەسەرەکانی لێرە ڕیسایکلین باوەڕ ناکەم هەبێ پێم وا بە یەکدانە هەیە ئەویش هەڵە نەبمەیکەن بەخۆڵ بەڵێ وەکو ڕێکخراوەکەتان هیچ هەوڵێکتان نەیەوە کە ئەو کارگانە بێنە کوردستان لە هەوڵان بەڵ بەس هەبوو بۆ نمونە مادە پلاستیکەکانیان کۆ کردەوە ئەیان نارد بۆ ئێران و تورکیا لەوێ ئەوان شتێکی باشتر بەڵام ئێستا خۆتان هەوڵتان نەیەوە بۆ نمونە کارگەکان بێنە کوردستان هەم هەلی کاریش بۆ کۆمەڵە خەڵک دروست ئەبێ هەم یعنی ئێمە ڕزگارمانە بێت لە کۆمەڵێک لە پاشەڕۆ لە هەوڵان بەڵێ دەستان خۆش بێت پێم خۆشە بزانم هەوڵی هونەرمەندان و کەسایەتیەکانی شاری سلێمانی یاخود کەسایەتەکانی کوردستان بە تایبەتی چی بۆ ڕوبەڕووبوونەوەی پیسبوونی ژینگە وەکو ئێستا لە ماوەیەک لەمە پێش هەڵمەتێک دەستی پێکردو بۆ ڕواندنی درەختی بەڕوو ئێوە چی هاوکارێکی ئەو کەسانە ئەکەن چیتان بۆ کردوون چۆن یارمەتیان ئەیان کە ئەوانیش هەوڵ ئەیان کە ژینگەی کوردستان بپارێزن طبعا ئەوەی لە چالاکیەکانمان دڵخۆشمانەکە ئەوەیە کە کەسانی جۆراوجۆر لەگەڵمانە چالاکیەکانەکەن ئیتر لە هونەرمەندەوە بیگرە تا کەسە حکوومیەکان لە هەموو چین و توێژەکان و هەموو پلەکان داری بەڕوەکە کە ئەیچێنین دوای چەند ساڵێکی زۆر سەوز ئەبێت کە سەوز بوو ڕێژی سەوزایی زیادەکە یعنی هیوایەکە ئێمەمانەوەی لە چەند ڕێیەکەوە پیسبوونی ژینگە کەم بکەین و یەکێک لە ڕێگەکانەوەی واتەوە تاکە ڕێگە نییە چەند ڕێگەیەک بەکارێنین یەکێک لە ڕێگەکان ئەوێ بەڵێ ئەو چی یارمەتێکی ئەو کەسانەتان ناوە ینی لە چ ڕوویەکەوە یارمەتیان ئێن بۆ نەدابینکردنی بەڕوەکان هەروەها هاوکاریکردنیان تەبان لەگەڵ یانە بەڕوەکان بچێنین و دایبنین ئەوێ
کاگەژیر مەبەست لە چاندنی بەڕوەکان کە تۆ ئەیچێنیت پێویستە لە دوای ئەوەش کە چەندرا ینی خزمەت بکرێ ئەو دارە بۆ نمونە ئاوی ئەوێ کەشێکی لەباری ئەوێ تۆ مەسەلەن بۆ نمونە ناتوانانی لە هەموو شوێنەکە ئەگەر ئەوەی زانیاری مەبێ ناتوانین لە هەموو شوێنەکە داری بەڕۆ بچێن یا خود دارێکی تر بچێنێ بێ کەشەهەوایەکی تایبەتێ ئێوە چۆن ژینگەیەکی لەبار بۆ ئەو بەڕوانەدا ئەنێن یاخود چۆن یارمەتی خەڵکەکانێن بۆ دوای چاندنی بەڕوەکان چۆن چی ئەکەن بۆ ئەوە ڕێکخراوەکەتان کە ڕێکخراوێکی ژینگە پارێزیە ئێستێمەیەکێک لەو شتانەی لە هیچ ژینگەیەکەمان کرد لە پەروەردەی ژینگەیەکە هانی مناڵەکانمانەدا کە لە باخچەی بۆن لە مەکتەبەکەیان یان هی ساوایان هی دەرەوەیان واتە بەردەم مەکتەبەکەیان یان شوێنەکەیان دارێک بچێنن ئەو دارە ناوی خۆیانی لێ بنێن هەر بەیانەیە کە هاتن بۆ دەوام ئاوی بدەن چونکە ئەو مناڵەکە ناوی خۆی لێنا خۆشەویستێکی بەرامبەری ئەبێت بۆی گرنگی پێدا ئەوە لە لایەنی پەروەردەیەوە ئەمما لە لایەنەوەی بەڕوەکان کە ئایا ئاو ئەدرێتیاننا ئەوە زیاتر یعنی بۆ باران هێڵدراوە ینی ئێوە وەکو ڕێکخراوەکەتان هیچ ئامادەکاریەکتان نەکردویت یارمەتی دەرنەبوون بۆ ئەو پانێڵانە یاخود ئەو کەمپینانی کە ئەکرێ یان هەر لە ڕووی وەرگرتنی بۆ نمونە پێدانی داربەڕوەکانە بەو کەسانە ئەنی دوای ئەوە هیچ ئاگاداریەکتان نییە لەوەی کە ئەو داربەڕوانە بۆ نمونە گەورە ئەبن پێویستیان بەچی ئەبێ پێویستیان بەچی نابێ وەکو ڕێکخراوەکەتان یەکێک لەو کەسانی هاوکاریمانەکات شارەوانیە یعنی بە هەماهەنگی لەگەڵ شارەوانی ئەو کارانەمان بۆ ئاسانەکەن یعنی بۆ نمونە ئەندامەکانی شارەوانی چاودێریەکەن هەم خۆشمان هەر چالاکیە بکەین زوو چاودێریەکەین بزانین گەشتۆ بچێ بەڕای بەڕێزت وەکو شارەزایەک پێم خۆشە بزانم وەکو ژینگە پارێزێک چێ لەسەر ئەوەی کە ئێستا ژیان لەسەر هەسارەی تر ئەدۆزرێتەوە هۆکاری ئەمە چیەکە هۆکاری ئەوەیە کە ژیان لەسەر هەسارەی زەوی نامێنێ یاخود ژینگەکەی وای کردووە کە خەڵک حەسبکە لەسەر هەسارەیەکی تر بژی هۆکاری ئەمە چییە؟ بەداخەوە زۆر مای خەفەتە کابینی زەوی پیسەکەن زەوی ناشرینەکەن زەوی بۆن نە کوشتاری تیاکەن شەڕی تیاکەن وێرانکاری تیاکەن چەنەها پاشەڕۆی تیا فڕائدەن و هەوڵی دۆزینەوەی ژیان لە هەسارەیەکی ترەدەن ئێمە ئەم زەویێمان کە بۆ تەرخان کراوە 4 ملیار ساڵە لەسەری مرۆڤایەتی ئەژی بۆچی هەوڵ بۆ شوێنێکی تر بن کە ئەمە شیاوترین شوێن بێ بۆ ئێمە ئێمە ئەگەر ئەمە نەپارێزین ئایا چۆن ئەوێ ئەپارێزی ئێستا بە تایبەت ئەم 100 ساڵەی ئێستا کە ئیتر زەمەنی تەکنۆلۆژیای زۆرترین ڕێژەی پیسبوونی ژینگەیە چونکە بڕێکی زۆر کارگە هەیە یعنی لە ڕادە بەدەر ئێستا بە تایبەت کارگە پلاستیکیەکان زۆر بوون بە هەمان کات پاشماوەکانیشیان زۆر بوون یعنی ئەوە یەکێکە لە کاریگەرەکان جەنگەکان بۆ نمونە یان پاشماوەی ناوەکیەکان ئەو مادە تیشک دەرە ناوەکیانەی کە لە دوای بۆ نمونە وزەی ناوەکی کە بۆ کارەبا بەکارێت لە وڵاتەکان هەیە پاشماوەکی کە ئەمێنێتەوە کە ئەیخەنە ژێر زەوی بۆ نمونە دوای کاریگەری بۆ سەر خەڵکە بێت یعنی ئەمانە هەمووی کاریگەریان هەیە یعنی ئێمە بۆچی ژینگەکەی خۆمان پیس بکەین بۆچی قەدری زەوی نەزانین کاریگەری ڕێژەی کەمبوونی سەوزایی لە هەرێمی کوردستان یاخۆ لە جیهانە کاریگەریەکەی چییە و پێم خۆشە بزانم کە چۆن بتوانین زیاتر سەوزایی زەوی ینی سەوز بکەین و هۆکارەکانی کەمبوونی سەوزایی بۆچی ئەگەڕێنیتەوە خۆی سەوزایی و دارەکان میکانیزمێکیان هەیە کە دوانە ئۆکسیدی کاربوون وەرەگرن ئۆکسجینت ئەدەنێ کەواتە ڕێژەی دوانە ئۆکسیدی کاربۆن کەمەکەن ئۆکسجینت بۆ زیاد ئەگەر دارەکانمان کەم کرد دوانە ئۆکسیدی کاربۆنەکە زیاد دەکات و زیاد دەکات بۆ ئێمە کاڵین دار بچێن و ڕێژەی سەوزایی زیاد بکەن بۆ ئەوەیە کە ئەو گۆڕانکاریە بکە هەوایەکی پاکە ئەڵێن هەبێ واتە ڕێژەی ئۆکسجینەکە زاڵ بێت نەک دوانە ئۆکسیدی کاربۆنەکە ئێستا بۆ نمونە لایەنێک تر کە ژینگە پیسەکە جگەرە و نێرگەلەیە کە ئێستا زۆر باو یعنی لە هەر کۆڵانێک بڕوتایەتی ئەوانش بە هەمان شێوە کاریگەری هەیە بۆ نەجگەرەکە دوانە ئۆکسیدی کاربۆن بۆ زیاکە نێرگەلەکە یەکەم ئۆکسیدی کاربۆن بۆ زیاکە هەردووکی کاریگەریان لەسەر گەرمبوونی جیهانەیە لە هەمان کاتە کاریگەریان بۆ زیادبوونی ڕێژەکەیان هەیە و تەندروستی مرۆڤیش تێکەدەن بەڕێزت ڕێنمایی چییە بۆ پاراستنی ژینگە و چی بکرێ بۆ ئەوەی ژینگەیەکی تەندروستتر و لەبارترمان هەبێت
چۆن ئێمە کە لە ماڵەوەین لە ماڵی خۆمانین ئەگەر بۆ نمونە من بچمە ماڵی کەسێک پیسی بکەم لێم تووڕابێت لێم قبول ناکات زەویش ماڵی هەمومانە کە ماڵی هەمومانە کەسێ پیسی کرد نابێت لێ قبولکە یعنی دیوارێکی ناوماڵ نابێت بێتە هۆکاری ئەوەی کەیتر ئاگات لە دەرەوە نەمێنێت و لە دەرەوە هەرچی ڕۆیدا قبوڵی بکە ئێستا ینی من هەنێ دیاردە بینم لە ناو شاری خۆمان لە شارەکانی تر کە لە جامی سیارەوە بۆن نەشت فڕاتە نحین ساڵی 2020 لەم کاتەیە و خەڵکی شەماکە بەڕاستی زۆر سێرە لەم سەردەمەی پێشکەوتنەیە و خەڵگە ماکە زۆر سێرە یعنی کە تۆ شت فڕادیتە دەرەوە مەبەستە چییە؟ ئایا مەبەستەوەی زەوی تەنەکە خۆڵە کە تۆ لەسەری ئەژیت؟ ئایا مەبەستەوەی زەوی بێقەدرە کە تۆ بەهۆی ئەوە ئەژیت؟ یعنی چۆن ئێمە ناو ماڵی خۆمان جوانەکەین وی پارێزنە بێ دەرەوەش پارێزی بەو شێوەی بێت. زۆر سپاس بۆ بەڕێز کاکە ژیر ئیسماعیل کە بەڕێزیان ئەندامی بردی باڵای ڕێکخراوی سروشتی کوردستان بوون. زۆر سپاس زۆر سپاس بۆ تۆش. بەرنامەی ئەمڕۆشمان پێشکەشکردن هەر شاد بن.